ساڵ بەسەر کۆمەڵکوژی پاریس کە لە ساڵی 2013 لە بەرامبەر هەواڵان ساکنە جانسز و لەیلا شالەمێز و فیدان دۆغان ئەنجام درا 10 ساڵ بەسەریا تێپەڕی وە لە سەروبەندی نزیک بوونەوەی یادی ئەو کۆمەڵکوژی پاریسین. هەڵبەت ئەم تاوانە دەکرێت زۆر خوێنەوەی جیاواز بوو بکرێت. یەکەمەوەی کە ئاماژەکان دەڵێن کە پلانێکی ئامادە و پێشوەختەی پیلانگەڕی بوو کە وەکو باز دەکرێت ئەگەر چی هێشتا بابەتەکە لە لێکۆڵینەوەدایە و پۆلیس خەریکی لێکۆڵینەوەیە کە ئەم کەسە بۆچی بەم تاوانە هەستاوە و لێکیەوە ئاراستە کراوە، ئایا کەسیە، ئایا سیاسیە کە بە بۆچوونی کورد ئەم بابەتانە ئەم جۆرە تاوانانە ینی بەڕای منیش وەکو ڕۆژنامەنووسێک دەچێتە بابی کەسێکی سیاسیەوە. هەڵبەت دەزانین ئەو شاری پاریس ناسراوە بە شارێکە پڕە لە ڕەوەندی نەتەوە جیاوازەکان و ڕەهەندی کولتوری جیاواز و کوردیش لەو شارەدا دەیان کۆمەڵە و گروپی هونەری و کولتوری و نەتەوەی هەیە و ڕەوەندی کوردیش لەوێ وەکو ناوەندێکی چاند و کولتور لەوێ کاریان کردەوە و ئامادەکاریان بۆ کردبەوەی کە لە ساڕۆژی شەید بوونی ساکنە جانسووە باڵانیدا مەراسیمێک لەو شارەدا ڕێبخرێەوە شەرمەزاری هەڵوێستی حکوومەتی فەڕەنسی بکەن و ئەو تاوانە گەورەی کە میت دەستگای هەواڵگەری تورکیا بەرامبەر پێشنگانی کورد ساکنە جانسووان ئەنجامیدا. هەر بۆیە تاوانێکی ئاوان ناشێت ناکرێت کە کەسی بێ ناگونجێت کە تاوانێکی بێ پلان بێ ئامادەکاری بێ و وەک پۆلیسی ئەو وڵاتش باسی دەکا کەم کەسە کەمتر لە 10 ڕۆژ پێش ئێستا لە زینداندا بووە و پێشینەی تاوانی هەیە وە باز دەکرێت کە ئینسانێکی ینی مرۆڤێکی تا ئاستێک ڕەگەز پەرست وە ڕاستڕەوێکی توندڕەو بووە و حەقدێکی زۆر ڕقێکی زۆری بەرامبەر پەنابەران هەبوو، بەڵامەوەی کە بەرامبەر کورد لە شەقامێکی وهادا بۆچی تەنیا ڕەوەندی کوردی بۆچی تەنها کورد دەگرێتەوە ئەوە پرسیارە جدیەکەی بەڕاستی کە ئێمە دەزانین کە دەوڵەتی تورکیا ئێستا تاوان ینی پێشەلکارێکی زۆر بەرامبەر خاکی کوردان لە بەتایبەتی لە ڕۆژاوە باشوور دەکەوە ئۆپراسیۆنی چەند ڕۆژی ڕابردوش دەبینین کە بەرامبەر پارتە سیاسیەکان لە باکووری کوردستان چی دەکا هاوسەرۆکانی هاوسەرۆکی دەبەپەی دەستگیر کرد و تەنانەت لە خودی ئەم دوو پەنجەیە دەترسێ. هەر بۆیە دەشێت چۆن لە 2013 و کاتێک کە قۆناغی دۆخی کورد و ئاشتی بەرەو پێش دەچوو و تورکیا بەمە زەربەی لە پرۆسەکەدا و پرۆسەکەی پەخست قەتعی کرد. هەر بۆیە خوێنەوە دەکرێت کە لە ئێستادا لە نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکانی کورداوە بەرەو پێشچوونی دۆزی کورد لە ئەوروپا و بەنێو دەوڵەتی بوونی ژنجیان ئازادی کە سلۆگانێکی کوردی پاشخانی 40 ساڵی خەباتی تێکۆشانی کووردا هەر بۆیە دەشێت دەگونجێت ئەوەی لێ بخوێنرێتەوە کە بۆ تێکدانی بەرەو پێشچوونی دۆزی کووردە لە ئەوروپا و ترساندن تۆقاندنی پێشنگانی کووردە بۆی کە نە لە ئەوروپا نە لە کوردستان ئێوە شوێنێکتان نییە خاکێکتان نییە کە خەباتی تێدا بکەن کە بەرەو پێشچوونی تێدا بکەن و ئەمە ناڕاستەوخۆ پەیامی دەوڵەتی تورکیاشە کە پەیامیش بدا بە وڵاتانی ئەوروپا. دەزانین کە فەڕەنسا ئەگەرچی بە مێژووی خۆی دۆستایەتێکی زۆر ڕوون و شەفافی لەگەڵ کورد نەبووە، بەڵام لە هەندێک قۆناغا دژبەری تورکیا بۆ لە هەندێک هەڵوێستە و ئەمریکا بە هەماشەوە دەشێت ئەمە خوێنەوەی جیاواز بۆم تاوانە بکرێەوە. ئێستا بابەتەکە لە سەرەتادایە حتمما دواتر بەڵگە و کۆمەڵێک شتی دیکەی لەسەر بڵاو دەکرێتەوە وەک چۆن تاوانی هەواڵ ساکینە تۆمەتبارێک تاوانبارێک بە ناوی عومەر گونەی دوای چەند ساڵێک کەیسەکەی لە دادگای ئەڵمانیادا دادەخرێ قسە ناکرێت لەسەری گفتوگۆ ناکرێت لەسەری و دادگا لەسەری دەنانشەوە دواتر بە شێوەیەکی نادیار ئەم تاوانبارە ئەم تۆمەتبارە لە زیندانەوە دەرمان خوارد دەکرێت دەکوژرێ و کەیسەکە بەو ئاقارە دەچێەوە تا ئێستش دەوڵەتی فەڕەنسا نایەوێت لەسەر ئەم بابەتە قسە بکە. ئەمە ینی دەتوانین ئەوەی لێ بخوێنینەوە کە ئەگەر دەوڵەتی فەڕەنسا لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم کەیسانە کە بەڕاستی شکۆی دامەزراوەکانی ئیدی لە فەڕەنسا لە ئەوروپا خەریکە نامێنێ و ئەگەر بە تەنگ دادپەروەری بە تەنگ دیموکراسی و ئازادی وڵاتەکەیەتی بە تەنگ شکۆی دادپەروەریەتی لە داد و دادگەریەتی لە وڵاتەکەی خۆیدا دەبێت لە سەرم کەیسە ڕاست هەنگاوەکان بنێ و کەیسی ساکنە جانسز بە هەماشەوە هەڵ بداتەوە و ئەگەر هەڵوێستێکی باش لەلایەن حکوومەتی فەڕەنسا بەرامبەر
کەیسی هەواڵ ساکینە بکرایە ئەم تاوانە دووبارە نەدەبەوە دەوڵەتی تورکیا پەلکێشین جەسارەتی نەدەکرد کە تاوانێکی هاوشێوە بکە و ئەگەر ئەمە بکرێت بەڕاستی لەلایەن دەوڵەتی فەڕەنساوە ئەمە بکرێت من پێم وایە کە هەندێک بابەتیش هەندێک مەلەفی ژێگلایی دەبێتەوە دەزانین کە بە پەیوەندی نێوان ئەو دەوڵەتانە هەندێک مامەڵە دەکرێت ئەگەر دەوڵەتی فەڕەنسا ئەم بابەتە بە فشاری کورد بەڕاستی لەمەدا پێویستە کورد لە ئەوروپا و لێرەش بە هەمان شێوە لە ناوخۆی کوردستانیش چالاکی ڕێک بخرێ و چیدی ئیدی کورد پەلە بکات لە پێکێنانی نزیکایەتیەکی نەتەوەیی باش وەڕەخستن و چالاکی بە کاریگەر و گرنگ لە ناوەندە گرنگەکانی ئەوروپا بکرێ بۆ ئەوەی کە فەڕەنسا و وڵاتانی ئەوروپا سیاسەتی خۆیان بەرامبەر کورد ڕاست بکەنەوە وەچی دیکە ئەو مامەڵەیە کە دەوڵەتی تورکیا بە هەر کارتێکی سیاسی بێ بە هەر کارتێکی فشار بێ بەرامبەر ئەوروپا دەیکات ئیدی نەکەونە ژێربار و نەبنە مەکینەیەکی دەست دەوڵەتی تورکیا کە چۆنی بوێت ناوبانگی ئەو وڵاتانە بشێوێنێ و دەست بخاتە دەسەڵاتی دادگەری وڵاتانەوە و بۆ هەندێک بەرژەوەندی بازرگانی و ئەوە سیاسەتی ئەوروپا قۆرێق نەکرێ و ئەو ئاستە لە پێشکەوتنی دۆزی کورد بە عقارێکی تران نەبرێ و سەرکەوت ینی بەدڵنیاییەوە کە سەرکەوتنی دۆزی کورد لە هەڵوێز وەرگرتنە بەرامبەر ئەم کەیسانە ئەو کات کورد دەتوانێت لە ئەوروپاوە لە ناوخۆی هەر چوار بەشی کوردستانیش ئەنجامێ بگرێەوە دۆزی خۆی بەرەو پێشتر بەرێ چۆن 10 ساڵ پێشێسا کە لە سەروبەندیەوەی پێ بنێنە ناو 11 ساڵەوە 11 ساڵەوە هەواڵ ساکینە لە ئەوروپاوە کار و ڕێخستنی دەکرد بۆ یەکبوونی کورد بۆ سیاست و دیبلۆماسیەتی کورد لە ئەوروپا بۆ دروستکردنی پەیوەندی و ڕایاڵەیەکی مێژویی و سیاسی لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا لەگەڵ پێشنگان و لەگەڵ ئازادی خوازانی ئەوروپا و ئەمە بەڕاستی کاریگەری هەبوو و پرۆسی ئاشتی لەو ساڵانەدا بەرەو پێشچوو حتمما لە دۆخێکی وەهادا کە تۆ داگیرکاری لەسەر باشووری کوردستان لەو پەڕی قوڵیدایە 8 مانگە ئۆپراسیۆن دەکرێت داگیرکاری دەکرێت چەکی کیمیایی بەرامبەر گەرێلاکان بەکاردێ ڕۆژاوی کوردستان ئەگەر مامەڵەیەک کە گریمانەی مامەڵەیەک دەکرێت ئەم مامەڵێن نەکرێ یاخود دەوڵەتانی وەکو فەڕەنسا ئەمریکا بە هەمان شێوە لە بەرامبەر دەوڵەتی تورکیا نەوەستن دەوڵەتی تورکیاش لە ئۆپراسیۆنەکانی ناوەستێ و هەڕەشەی هێرشی زەمینی و ئاسمانی دەکاتە سەر ڕۆژاوی کوردستان و دۆخی باکووری کوردستان دەبینی ینی ئیمکان نییە کە تاوانێکی ئاوە هۆڤانە بەرامبەر ناوەندێکی کولتوری کوردی بکرێت و پۆلێک لە پێشنگانی کورد بە ئامانج بگیرێن کە ساڵانێکە لە ناو هەوڵ و کۆششی بەرەو پێشچوونی دۆزی کوردن لە ئەوروپا یعنی یەکێک لەو هەواڵانی کە شەهید کراوە هەواڵ ئەڤین زیاتر لە 25 بۆ 30 ساڵە لە ناو خەباتی کوردایە ینی پێشتر لەگەڵ هەواڵ ساکینە خەباتی بۆ ئەم دۆزە کردووە بۆ ئەم بابەتە کردووە هەر بۆیە ینی دەستە بژێرە ئەم کەسانێک کە لە ئەوروپا بە ئاماژ دەگیرێن دەوڵەتی تورکیا زۆر بە پلان دەستە بژێریان دەکاوە ئەگەر خۆشی تاوانەکە نەکە بۆ ئەوەی کە دەسەڵاتی دادوەری فەڕەنسا وڵاتانی دیکە بە لە ڕێدا بەرێ حتمما گروپاتی تر دروستەکە ڕاستە خۆی ناچێتە ناو ئەم تاوانەوە بەڵام وەک باز دەکرێم کەسە کە تاوانەکەی ئەنجام داوە کەسێکی ڕاستڕەوی توندڕەوە کە حەقدێکی زۆری بەرامبەر پەنابەران هەیە و لە ناویشیدا هەڵبژاردننی کورد بۆ تاوانەکەی ئەومان پێ دەڵێت کە لە ناوچەکە و جیهاندا ئەوەی کە دژی کووردە ئەوەی کە دژی پێشنگان و ئازادی خوازانی کووردە دەوڵەتی تورکیا ئیدی بە هەر گروپاتێک بێ بە هەر شێوازێک بێ دەوڵەتی تورکیا دەیەوێت کە لە ئەوروپا دەستی بگاتە هەموو تێک و شەرێکی کورد و تیرۆریان بکات چاوەڕوانێکی وا لە میدیای کوردی ناکرێت لە باشووری کوردستان ئەگەمە بەستت باشووری کوردستان بێ لەبەرەوەی 8 مانگە داگیرکاری لەسەر خاکی باشوور دەکرێت 8 مانگە گەرێلاکانی ئازادی شەڕی مان و نەمان دەکەن چەکی کیمیایی بەرامبەر خاکی کوردستان بەکاردێ و دەیان پێشێلکاری تر میدیای باشووری کوردستان ئەم بابەتەشی بە ئەهمیەت و بە گرنگی باز نەکرد وەکو لایەنێکی زۆر ینی وەکو بێلایەنی ئەم بابەتە باز دەکەن ینی ئەمە شێوازێکی کارکردنێکی باش نییە و کاریگەری لەسەر دۆخی کوردستان بە ئاقارێکی نەبینیە دەبێت و دەبێت میدیاکان بزانن یعنی داگیرکە ئەو تاوانی کە لە فەڕەنساکرا ڕاستەخۆ گرێتراوە بە دۆخی باشوورەوە بە دۆخی ڕۆژاوەوە و بە ترۆپکی فاشیزمی دەوڵەتی تورکیاوە ئەو تاوانەی کە لە ساڵی 2013 کرا لێدان بوو لە پێگەی ژن لە ناو خەباتی 40 ساڵی ڕزگاری خوازیگەلی کورد کە
جیاواز لە هەر ڕێخستنێکی سیاسی کۆمەڵایەتی کللتوری لە ناو خەباتی ڕزگاری خوازیگەلی کووردە ژن پێشەنگە ژن سەرۆکە ژن پێشنگایەتی و سەرۆکایەتی دەکات و خاکی خۆی دەپارێزێ کللتوری خۆی دەپارێزێ هەر بۆی دەوڵەتی تورکیا بەڕاستی لە پاڵ ئەوەی فۆبیای بۆ کورد هەیە فۆبیای بۆ ژنی کورد هەیە فۆبیای بۆ شەڕوانی ژن هەیە فۆبیای بۆ گەرێلای ژن هەیە فۆبیای بۆ هەموو ژنێکی خاوەن ینی ئاستێکی هۆشیاری بڵندی نەتەوەیی خەبات و تێکۆشانی هەیە هەر بۆیە ینی ئەمە لە پاڵ ئەوەی کە لێدانە و مامەڵەیە بە کوردەوە و لێدانە لە دۆزی کورد لێدانە لە ئەو تەسەورە ئەو ڕوئایی کە جیهان بۆ ژنی کورد هەیەی کە ئێستا سلۆگانی ژن ژیان ئازادی ژن پێشنگایەتی دەکا و لە باکووری کوردستان ژنانی ئێمن لە زیندانەکانن لە پەرلەمان ژنانی کوردن کە شەڕی ناسنامەی کوردی دەکەن لە ڕۆژئاوا شەڕوانە ژنەکانن کە بەرگری دەکەن لە خاکی باشووری کوردستانیشدا ئێمە پێشنگانی ینی کۆمەڵی ژنی پێشنگمان هەیە کە دەیەوێت سیاسەتی باشووری کوردستان ڕاست بکرێتەوە و لە ناو یەکێتی نەتەوەیدا جێگە بگرێ و باشووری کوردستان ئەم دۆخە تێپەڕێنە هەر بۆیە ئەمە لێدانە لە ژن و هەڵوێستەکانیش بەرامبەری دەبێت ژن بینوێنێ و ئەو پەیامە بگاتە دەوڵەتی تورکیا کە چیدی ژنی کورد قبول ناکات کە هاو خەباتەکەی هاو زمانەکەی هاوسەنگەرەکەی بکوژرێ و بێدەنگی لێ بکات و ئەگەر من لە ناو هەمان ئاراستە و کارکردنا بم ممکنە هەر ژنێکی دیکەش لە باشووری کوردستان بە ئاقارێکی وادا بچێەوە دەوڵەتی تورکیا هەرکوێ چۆن چەند مانگی پێش ئێستا لە ناو گەڕێکێکی ئاشکرای شاری سلێمانی بەڕێز ناگەهان ئەکەرسەل بە ئاماژ دەگیرێ زنجیرەی تیرۆرەکانی دەوڵەتی تورکیاوە شۆڤێنی و فاشستی دەوڵەتی تورکایەتی ئیتی قۆناغێکی ینی نەماوە ئیتر چوارچێوەیەکی نەماوە بەڕاستی لە هەر شوێنە دەستی بگاوە بێوێت هەر کەسێ بە ئامانج بگرێ بە ئامانجی دەگرێ و هەر توانە و ئیمکان و هێزێکی خۆیەتی بۆ ئەمە تەرخانی دەکات و پێویستیشە بەڕاستی ئیدی گەلی کورد بە تایبەتی ڕۆژنامەوانان بە تایبەتی ژنانی سیاسی لایەنە سیاسیەکان لە ناو پەرلەمان لە ناو هەر ناوەندێک کە کار دەکەن ئیدی ئەم بابەتە بەجددی وەربگرن و کاری لەسەر بکەن و ئیدی ڕێگە نەدەن کە ئەم تاوانانە ئاسان بۆ دەوڵەت تورکیا تێپەڕێ و بڵێن ئیدی ڕووداوێک بوو تێپەڕێ و سبەی ڕۆژێکی ترە بەڕاستی ئەگەر ئەمڕۆ چاودا بخێن لەم تاوانە سبەی تاوانەکان گەورەتر دەبن و ڕوبەڕووی هەر ژنێک دەبێتەوە.